کرێکار و کەسانی هەژار و کەم دەرامەتن نۆرەیان گرتووە بۆ خواردنی نانی نیوەڕۆ بەبێ ئەوەی پارەیان لێ وەربگیرێت. نزیکەی ساڵێکە چێشتخانەیەک بە ناوی هەژاران و کەم دەرامەتەکان لە بازاڕی قۆریەی شاری کەرکووک کراوەتەوە بە شێوەی خێرخوازی بەبێ بەرامبەر خواردنی نزیکەی 250 کەس دەدات. جگەلەوەی دەیان خێزانی هەژار دێن بەشی خۆیان خواردن بۆ ماڵەوە دەبەنەوە. ئەوانەی فەقیرشتە دێت ئێرە خواردنە باو نیمۆرانە ئەوە تەقن 8 مانگە بێنج بێ پارە ئەوەی توانێت هەیە دێتەوە 10,000 15,000 یان ئاوەیەنێ یان مەواد و شتێنێ ئەیکەنە خواردنەی ئەی بەخشێنن تقریبا 250 دەفر لێرە هەموو ڕۆژ دێن فەقیرەکان نانەخۆن. ئەم خەڵک جنوبە خەڵک کەمەی دەستی کورتا کەمەینە ئەگە کەمترین پارە بدەی هەر 3,000-4,000 سەروا بۆ خواردن وانێ لە دەرەوە. ئەمە شتێکی جوانە کە خەڵکی ئێرادەی کەم بێ دێتەوە ئیسفادەی کردووە لەم نان خواردنەیە خواوەدانیان کە ینی هەموو کەسێک ئەمە مستەمرچە ها ئەو بزانێ ینی مستەمرەکەنەوە و داوامێکی رسمیە خەڵک هاوکاریشیەکە تەبعاً ئەوە شتێکی باشە بۆ فەقیر. وەستا ڕەبیع خاوەن بیرۆکەی چێشتخانە خێرخوازیەکەیە بە دڵخۆشیەوە باسی پرۆژەکەی دەکات و دەڵێت وەک دەوامێکی فەرمی هەموو ڕۆژ خواردنی جۆراوجۆر بۆ ئەو کەسانە ئامادە دەکەن کە کرێکارن یان ڕێبوارن توانایان نییە پارە بە نان و خواردن بدەن. لە سعات هەشتەوە دێن خەری خواردن شتی وابن لە 11 تر ئێمە دەستەکەین خواردن تەوزیعەکەین تر حتا خواردن ماوە هەر تەوزیعەکەین ینی تر 12 بێ 12 بێجار هەیە حتا یەک خواردن تەوزیعەکەین تێگەی لە خوا بە زیاد وەک دەوامی لێ هاتووە یعنی نایبڕین ئینشەڵڵا بە نانی بە ئاوی بە برنجی بە هەموو شتێکی تێگەی قسوور ناکەین ینی شتێ چاکیشیان بۆکەین نەک بڵێ ینی شتێ خراپیان بۆکەین ئەوەی لە دەستمان دێت توانەمان هەیە شتێ باشیان بۆ دینین لە فەواکی بگرە لە خورمای بگرە ڕەمەزان عینەن مەسەڵەن ئیفتارمانەدا پێش ئیفتار بە نیو سەعات هەمومان تەوزیع کرد بۆیان. ئەو مادە خۆراکیانەی بۆ کەسەکان چێشتی لێ دروست دەکرێت لەلایەن خێرخوازانەوە دابین دەکرێت. ئەو کەسانەی چێشتخانەکە بەڕێوە دەبەن دەڵێن پلانیان هەیە نمونەی ئەم چێشتخانەیە ببەنە بەشێکی زۆر لە گەڕەکەکانی تری کەرکووک. ئەگەر لە چێشتخانەکانی ترە و کەسانەی کە سکیان بەتاڵ و دەیانەوێت دام بخۆن بیریان لای ئەوە بێت کە ئاخۆ دەبێت چەند پارە بدەن بەو خواردنە. ئەوە لەم چێشتخانەیە کە چێشتخانەی هەژاران و بێلانەکانی کەرکووکە ئەو کەسانەی ڕوو لێرە دەکەن تێر نان دەخۆن و هیچ پارەیەکیش نادەن. ئاسو ئەحمەد کورسات نیوز کەرکووک.